عێراق لە ئێستادا بە دۆخێکی جیۆسیاسی ئاڵۆز و مەترسیداردا تێپەڕ دەبێت کە دەرەنجامی پەردبوونێکی گەورەی نێوخۆی و فشارێکی توندی نێودەوڵەتیە. لە ئێستادا کێشەی سەرەکی لە پرسی دیاریکردنی سەرۆکوەزیران و سەرۆکۆماردا چڕبۆتەوە، بە تایبەت دوای ئەوەی ناوی نووری مالیکی وەکو کاندید بۆ پۆستی سەرۆکوەزیران ئاشکراکرا. ئەمەش نەک تەنها لەلایەن ئەمریکاوە ڕەتکراوەتەوە، بەڵکو چوارچەوەی هەماهەنگیشی دابەش کردووە. باشێکیان داوا دەکەن ڕەشەکانی ئەمریکا بە هەند وەربگیرێن. لەگەڵەوەی کە ئەمریکا هێزێکی گەورەی لە ناوچەکەدا بۆ ئێران کۆکردوتەوە، ترس هەیە کە عێراق بەم ئاگرەوە بسووتێت. با پێی زانیاریەکانیش لیستێکی سزا ئامادەکراوە کە 400 کەساتی سیاسی عێراقی لەخۆگرتووە و 65 ناویان لەم ڕۆژانەدا ڕادەگەیەندرێن. ئەم فشارانە وای کردووە کە دەنگەکان بۆ دۆزینەوەی کاندیدێک لە دەرەوەی بازنەی حەزبەکان بەرز ببنەوە کە توانای مامەڵەی لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی هەبێت و عێراق لە سیناریۆی پێکدادان یان گەماروی ئابووری بپارێزێت. ئەمە لە کاتێکدا لە سەراستی دامەزراوەی عێراق ڕوبەڕووی داڕمانی سیستمی حکومڕانی بۆتەوە. نووری مالیکیش ئەو کەسە بوو کە بووەتە هۆی بە سیستمکردنی گەندەڵی و بەرەودان با تایفەگەری هەر لەو چوارچێوەیەدا و وەکو ئاماژەیەک بۆەوەی کە دژی کاندیدکردنی مالیکین پێشتر هاوپەیمانی نەسر کە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی پێشووتر سەرۆکاتی دەکات ڕایگەیان دەبێت بەرژەوەندی باڵای عێراق پێش بەرژەوەندی حزبی بکەوێت. أول إدارة ما بيها توجه نحو العراق ما تعرف شنو أو ما بيها أشخاص. شارەزان دەڵێن ئەگەر گوێ لە هۆشداریەکان نەگیرێتەوە عێراق بەرەو هەڵدێر دەچێت و کێشەی ئابووری و سەربازی وای بۆ دروست دەکرێت کە بکەوێتە دۆخێکەوە لی دەرنەچێت. لەلاکی دیکەشەوە پرسی سەرۆکۆماری عێراق کێشەیەکی دیکەی عێراقە کە پارتی وێچێتی هۆکارن و ئامادەنین لەسەر کاندیدێکی هاوبەش ڕێک بکەون. لەم چوارچێوێشدا شاندەکەی چوارچێوەیە مانگی کە دووشەممە هاتنە هەولێر و سلێمانی 48 کاتژمێریان وەکو مۆڵەت بۆ هەردوو حەزبەکە داناوە تا بەڕێککەوتن بگەن. لای خۆیەوە بەها عەرەجی سەرۆکی فراکسیۆنە پەرلەمانەکەی محەممەد شیاع سوودانیش دەڵێت سوودانی تەنها بۆ ئەوە نەچوەتە کوردستان لێک تێگەیشتنێک بۆ پرسی سەرۆکۆمار دروست بکات، بەڵکو لەگەڵ خۆیدا نەخشەڕێگایەکی کردەی و جددی بۆ لە قاڵبدانی ناکۆکیەکان و قوڵکردنەوەی لێک تێگەیشتن لە نێوان پارتی وێشێتی هەڵگرتووە، چونکە لێک نزیکردنەوەی ئەم دوو هێزە کاردانەوەی ئەرێنی بۆ کۆی دۆخە گشتەکەی نیشتیمان دەبێت. هەرێمی کوردستان کە پێشتر مۆدێلی سەقامگیری و چارەسەری کێشەکانی عێراق بوو، ئێستا خۆی بووەتە بەشێک لە قەیرانەکە و پێویستی با نێوبژیوانی شیعەکان هەیە، بە تایبەت کە هاوکات لەگەڵ پرسی سەرۆکۆمار ناکۆکیەکانی پارتی وێچێتی و پێکنەهێنانی کابینەی حکوومەتی هەرێم دوای زیاتر لە ساڵێک لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆشاییەکی یاسایی و ئیداری گەورەی دروست کردووە کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی هاوڵاتیان و ئابووری هەرێم داناوە و وەک جێگری سەرۆکوەزیرانی ماوە بەسەرچووی هەرێم دەڵێت ئەم حکوومەتە کاربەڕێکەرە ناتوانێت کێشەکانی هەرێم چارەسەر بکات و خزمەتی هاوڵاتیان بکات. لەلاکی دیکەوە دیاریکردنی تۆمبارەک وەک نوێنەری نوێی ئەمریکا لە عێراق کە پێشینەی لا کۆتاییهێنان بەدەسەڵاتی کوردی لە سووریا هەیە زەنگێکی مەترسیداری دیکەیە بۆ پێگەی کورد و لە دەستدانی قورسایی سیاسی و نەبوونی ئاسۆیەکی ڕوون.